سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگرەکەی بۆ لای لایەنە سیاسیەکان بەردەوامە. دەیانەوێت لەم ڕێگایەوە کۆدەنگی هەموو لایەک بەدەست بێنن و ئەم جارە وەفدی کوردستان بە یەک دەنگ و گوتارەوە بچێتە بەغداد. ئەم هەنگاوە نوێی حکوومەت بەلای شەقام و چاودێرانەوە چاوەڕێی بەرهەمی باشی لێ دەکرێت. هەر هەوڵێک ئەمڕۆ بەو ئارەستەیەدا بڕوە کە ڕیزەکانی کوردێک بخە ڕیزی لایەنە کوردیەکان لە سێر مێزی گفتوگۆ کۆ بکاتەوە و جۆرێک لە پێکەوەیی و لە کاری هاوبەش و لە ئەجەندای هاوبەش و پلان و استراتیژی هاوبەش دروست بکە جێگەی دەستخۆشیە و جێگەی خۆیەتی بە تایبەت لەم بارودۆخەدا کە هەرێمی کورسان لە بارودۆخی زۆر سەخت و دژواردا دەژێت بەدەست دەیان قەیرانەوە دەناڵێنێ. ئێستا هەرێمی کوردستان بە قۆناغێکدا گوزەر دەکات کە لە هەر کاتێک زیاتر پێویستی بە خۆڕێخستنەوە و یەکڕیزی ناو ماڵە پەرتەوازەکەی هەیە. بڕیاریشە بۆ یەکلاکردنەوەی پرسە هەڵواسراوەکانی لەگەڵ ناوەنددا وەفدێکی لە هەولێرەوە بنێرێتە بەغداد. بەڵام هەموو لایەک لەوە گەیشتون هەتا هاو هەڵوێستی بەدینەیەت وەفدی کورد بەدەستی پڕەوە ناگەڕێتەوە. چیتر ئەم کێشانە بەرداوام نبێت چونکە ماوەی چەند ساڵێکە گەلی کورد بە قەیرانێکی زۆر دژوار تێپارێت. پێویستە لەسەر هەموو لایەنەکان گفتوگویەکی جددی بکەن، گفتوگوی یەکلایەنە ئیتر چیتر ئەو کێشانە بنبڕ بکرێت و بتوانین بە هەمامەنگی لەگەڵ هەموو لایەنەکانە بگەینە ئەنجامێک کە کێشەکان بەرەو چارەسەری یەکجارێکی بڕات. بەس خۆزگایە ئەو لە سەرەتاوە ئەو کاریانە بکردایە بە کۆدەنگی بچیان بۆ بەغانەک بە حزبی و بە یەکلایەنە. جا هیوادارین ئەم کاتەیشە ئەم کات و ساتێشە وەزع هەرێم لەم بارودۆخەیە بە کۆدەنگی بچنە بەغاو تا بتوانن داواکاریەکانی کورد پێشکەشکەنە حکوومەتی عەبادی و داواکاریەکانیان جێبەجێ بێت. لایەنە سیاسیەکانی کوردستانیش لەو بنەمایە لایەن نەداوە کە بۆ ئەوەی مەترسیەکانی سەر هەرێم نەمێنێت گەیشتنە هاو هەڵوێستیەک بە حزب و حکوومەتەوە تاکە کلیلی کردنەوەی دەرگا داخراوەکانی چارەسەرە. سامان کەریم کورد، سات نیوز، کفری.